کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ ئەو پێکەوە ژیانی کە لە کوردستان هەیە پێم شتێکی جوانە و پێم وایە دەبێت هەمومان تەحەموڵ و تەقەبولی یەکتر بکەین، چونکە بەتایبەت کوردستان شوێنێکە کە شوێنی پێکەوەژیانی زۆربەی ئاین و ئاینزاکانە و دەبێت بە ڕوحێکی جوان و برایانە پێکەوە بژین و ئەو ژیانە پێکەوە هەڵبکەین. پێکەوە ژیانی زۆر خۆشە. ڕاستەمە هەریەکە لەسەر احتیمالە دینەشی بی نەتەوەشی بی، بەڵام کە هەمووی پێکەوە جوانترە. هەریەکە لەسەر بیر و باوەڕی خۆشی. پێکەوە ژیانی خۆشترە هەمووشمان لە ڕووی ئینسانیەوە و هەمووشمە هەوڵ دەدەین ژیانی یەکتری خۆشکەین، چونکە بە تەنها ئەم ناتام ژیانی خۆم خۆشکەم، دەبی هەمووی هەر پێکەوە بیتن. کۆمەڵگەی کوردەواری هەمیشە بۆ خەڵک دیاری کردووە کە کۆمەڵگەیەکە حەزی لە پێکەوە ژیانە، ڕێزگرتنە لە خەلکانی تر لە نەتەوەی تر. کوردستانێک کە دیار کردووە چەند ساڵە هەمیشە ئەوانەی لەبەر زوڵم و زۆرداری لەبەر شەڕی تایفی هەڵهاتوونە پەنایان بۆ کوردستانی ناو ملەتی کوردیش بە ڕێزێکی ڕێز و احترامێکی تایبەتیە ڕێزیان لێگرتووە، پەنایان داوە و هاوکاریان کردووە. بە ئەکیدیش پێکەوە ژیان کارێکی چاکە و خۆی پەروەردگاری بە ئێمە بۆ شێوەیە دروست کردووە کە بێت چین و تێکڵاوبوونێکی باشمان هەبێت، بەڵام ئەوەیە تەئسیر لەسەر کەلتور و بوونی کوردی خۆمان نەکات، سنووری خۆمان بپارێزین، با پێکەوە ژیانمان هەبێت لەگەڵ هەموو چین و توێژێکە، تەنها وەکو سودمەندبوونێک و تەنها وەکو زانیاریەکی زیاتر لە چوادۆری خۆمان وەریگریت. زۆر سپاس.